ژمارەیەک لە کڕیارانی پرۆژەیەکی نیشتەجێبوون لە قەزای شەقڵاوە لە بەردەم پرۆژەیەکی نیشتەجێبوون گربوونەتەوە کۆمەڵێک داواکاریان هەیە و بە گوتەی خۆیان فێڵیان لێکراوە. ئەمەی کە هەیە ئەو کڕیارانن کە لێرە گربوونەتەوە من قسە لەگەڵ خۆیانەکەم قوربان سڵاوت لێبێ گەربوومان باس بکەیت شەو گرفتی ئێوە چێ بۆچی لێرە گربوونەتەوە ئەمڕۆ؟ واللهی ئەوە لەبەرەوەی پرۆژەکەمان لە 2021ەوە هەتا ئێستاکە تەواو نەکرایە کە دەبات لە 2022 تاوا بکرێتن و سێ ساڵ زیاتر بەسەراتی پەڕ بووە ئەوە دەبێت پێویست بم پێی بوو ئەوەندێ تاوا بکرێتن بەڵام خاوەن پرۆژە وەکو پێویست دەستی دەستیمان پێ دەکات و هاناما ناچین و خەڵکانێکی زۆرمانەی باشووریمان تێدایە کە جەماعەتی عەرەبەکان ئەوانی دیکەشمان هەمووی هەولێر و نەوبەرن خەڵکی هەزارن لێرە ویسیتیان وەکو خەڵکێکی ئاسایی پرۆژەی خۆیان بە کوتایی بگاتن بەڵام وەک دەبینن تاو نەکرایە و هەروەکو خۆی مایتەوە و تاویش ناکرێتنەوە سێ ساڵ زیاتر بەزاتی پەڕ بووە و سەرۆکی حکومەت و ئەوانەی کە کاربەدەست و ئێ حکومەتەن ئیشاءڵڵا لەمان بە جواب بێن بتوانین کە سوودەشی لێ بدینەوە خەڵک هەژارە کە چێکی کۆمەڵاتیان لە بۆ دروست بندێکە بەڵکو تەوا بیتون بسە ناو حاڵ و ژیانی خۆیان. باشە ژمارە شوقەکان چەندە بێ ئەوە ژمارەکان لە 150 نازم چەندە بەڵام 102 شقا 102 شقەوە کاگەرێم معلوماتی هەیە باشتر 102 شقەوە ئەوانی دیکەش کە هەف زۆریان بە نەقد فرۆشایە هەندێکیان قستە بەڵام ئەو خۆ دەزانین هیچ با تاو نەکرایە هۆ خۆشکی جا حەز دەکەین بەڕاستی شتێک بکرێت و بتوانین ئەممان تیدا مافی خۆماوەگرینەوە. باشە باستان لەوە کرد کە ئێوە فێڵتان لێکراوە چۆن فێڵتان لێکراوە؟ فێڵەکە لەوەیە هەندێکیان فرۆشایە مەسەلەن بە شێوازێکی دیکە مەسەلەن فرۆشایتە کەسێکی دیکە مەسەلەن کەسێکمانەیە لێرانە شقەی دووبارەی وەگرتەوە ئەو دوکانێ لە باتی دایتێ لە باتی شوخەی لۆی رازی کندری ئەو بەبستان لە فەڵەنەوەیە. باس لەوە کرێ لێرە چەند شوقەیەک چەند جارێک فرۆشاوە ئەمە چۆن شتی وهەیە لێرە بوونی؟ بەڵێ کاکە چۆن بوونی ئەگە بوونی نەبی ئەو پرۆژەیە دەبات سێ ساڵەوەی پێش ئیستلام کرێ کاچی من سوقە هەیە 3000 فرۆشایە ئێستا ئەمە 4 سوقەمان هەیە 2000 فرۆشایە نازانین کامان خاوەنی ڕاستەقینینە پارەوەرجیلایە و خاوەن پرۆژە بزرە خۆی لە خەڵکە شاردیتەوە. ئێوە قسەتان لەگەڵ خاوەنی پرۆژەکە کردووە ئەو خاوەن پرۆژە پێشتر بەس ئێستا خۆیان لەمە شاردوتەوە ناتوانین بشیان بین ئەوانە جیرا بوون لێرە لە شەقڵاوی دەست بەسەر بوون بەڵێ نامایان پڕ کردەوە على ئەساس ئەوەی 2000 فرۆشایە مافی خاوەنێکیان بژێڕنەوە خاوەنەکەی تر یەکەکەی بۆ تەواو بکرێت هیچ تەتەوراتێک لەو ئیشەی نییە داوا لە حکومەت دەکەن لە سەرۆکی حکومەت دەکەن مافەکانان بۆ وەرگرتەوە بەڕاستی. خۆت بڵێم ئەو شوقانە چەند پارەتان تیا سەرف کردەوە بە چەند کڕیوتانە؟ سوقی لە 4 دەفتەر و نیوە تا 5 دەفتەر و 6 دەفتەری بەڵێ ئەستا بڵێم هەم شوقەکانیشتان تەواو نەکراوە هەم پارەکەشان پارەکان دیار نییە و خاوەن پرۆژەش دیار نییە ئەوە ئەو تاوەرە بەخۆی موافقەی 12 تابقیە 8 تابقیش زیاد کرایە ئایا ئەو بینایە تەعاملی ئەو هەموو تابقی دەکەن ئەدیکا مهندسکا شارەوانی یعنی بەڕاستی حەقا لێ پێچینەوەکو بە دووادەدا چوونەک بۆ ئەو مافانەمە بکرێ بەڕاستی. چەند گرفتان بۆ دروست بووە بە شێشان باسان لەوە گرفتی کۆمەڵایەتیان بۆ دروست کاکە هەیە پارە قەرکردێ بە شوقەیدایە هەیە زێڕی خێزانی فرۆشتێ بە شوقەیدایە کابرا چۆن شەشەی کۆمەڵاتی بۆ دروست